بینەرانی یازیزی کەناڵی سلێمانی جوانترین سڵاوتان لێبێ من سیراد بابانیم خۆشحاڵم لە هەڵقەیەکی نوێی بەرنامەی هەفتانەی وەرزش بە دیداری ئێوەی یازی شادرمەوە. بینەرانی یازیز بۆ مەڵقەی بەرنامەکە گەشتێک دەکەین بە نێو ژیانی وەرزشی یەکێک لە وەرزشکارە دیارەکانی کوردستان کە وەکو سیمبولێکی لاتۆ لە وەرشی کوردستانەوە چ لەسەر ئاستی یاریزانی چ لەسەر ئاستی ڕاهێنەرایەتی توانیوێتی مێژوویەکی گەورە بۆ خۆی دروست بکات و دەستکەوتی گەورە و گرنگ بەدەست بێنێت و بێتە ناوێکی دیار لەسەر ئاستی کوردستان و عراقیش. ئەویش کاپتن هەرێم بورهان ناسراو بە هەرێم کەلاریە بە سوپاس ئەمڕۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە. کاپتن گیان سڵاوت لێبێ و دڵخۆش ئەمڕۆ لەگەڵمانی. سڵاو بۆ جەنابشتان و من زیاتر دڵخۆشم و سوپاستانەکەم سەرکەوتوو بن ئینشاڵڵا. کاپتن ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەم باسێکی بکەین سەرەتای هاتنە نێو دنیای وەرزش و تۆوی پێ لای هەرێم بورهان کەی بوو بۆ کەی دەگەرێتەوە چۆن بوو هاتی نێو دنیای وەرزش و دەست پێکرد؟ بەناوی خوای گەورە میهرەبان سوپاستانەکەم بۆم دیمانەیە خۆشحاڵم. وەکو هەموو یاریزانێک منیش سەرەتای دەستپێکردن لە تیپەمیلەکانی شاری کەلاری خۆشەویستەوە بۆ کاتە بۆ چەند تیپێکی میلی شاری کەلار یاریم کردووە تا ساڵی 1990 لە ساڵی 1990 پەیوەندیم کرد بەیانی وەرزشی شێروانەوە بۆ تیپی پێشکەوتوانی کە ئەو کات تەمەن 15 ساڵ بوو چکە یانی شێروانە ئاستی لاوان و تاسە بێگەیشتوانی نەبوو. ڕاستە خۆرە تیپی ملیەوە سەریان خستیم بۆ لە یەکی شێروانە بڵێ 15 ساڵی لە تیپی پێشکەوتوان. وەڵی سپاس بۆخوا ئەتوانم بڵێم شانازی بۆ مێژووەکەمەوە شانازی بۆ کەسانەشەوەکەم کە ئەو کات پاڵپشتم بوون هاوکارم بوون بۆی کە لە تیپی یەکەمی یانەی وەرشی شێروانە یاری بکەم. کەواتە بینەدان ئاگاداریەوە بن لامینە ماڵ گەنجترین یاریزانیە کە بۆ تیپی پێشکەوتوان یاری کردو. ئێمە کاپتن هەرێم بورهانمان هەیە کە بە تەمەنی 15 ساڵیە و بۆ یەکێک لە یانەکانی کوردستان کە یانی شێروانە یاری کردووە. کاپتن ئەگەر باسێکی دوای یانی شێروانە بکەیت تاکی بەردەوام بووی لەگەڵ یانی شێروانەوە و دواتر هاتیتە یانەکانی شاری سلێمانی و کاروانی وەرشی وەگە باسێکی یانەکان بکەیت. بێگومان من وەکوتم لە ساڵی 1990 پەیوەندیم کرد بە یانی وەرشی شێروانەوە دواتر لە ساڵی 2002 کە بە ماڵەوە هاتینە سلێمانی بۆ ماوەی 3 ساڵ لە شێروانە بووم. لە 2002 ڕاستەخۆ پەیوەندیم کرد بەیانی وەرزشی ئەزمەر نەورۆزی ئێستا و ئەزمەڕیەوە کاتە با بڵێ و دواتر بۆ یانەکانی سیروانی نوێەوە پێشمەرگەی سلێمانی ینی سیروان ینی سلێمانی عەفوو یانی وەرزشی ئارارات یانەی وەرزشی هەولێر بۆ خولی عراقی بۆ یانی وەرزشی ئارارات ساڵێک یاریم کردووە. بەخۆی گشتی یاریم بۆ حەودیانی کوردستان و عراق کردووە. لەش سار بە سەرکەوتوبی باشە لە کۆی ئەم یانانە تۆ لەگەڵ کامیانە بۆ نمونە ئاسوودەتر بوویتوە دوای ئیدارەکەیان پرۆفشناڵاتتر مامەڵیان لەگەڵ یاریزانەکانە کردووە و پیشەگەرانەتر مامەڵیان لەگەڵ یاریزانە کردو کەشێکی ئاسوودەییان بۆ تاوی یاریزانەکان ڕخسانەوە تۆ لەگەڵ کامیانە ئاسوودە بوو؟ وەڵڵاهی وەکو ئاسوودەی وەکو دڵخۆشی و مرتاحی ئەتوانم بڵێم تەنها بەداوای لێبوردنەوە لەگەڵ یانی هەولێر سەرکەوتوو نەبووم بۆ ماوەی نی وەرز لەگەڵ یانا بووم. دواتر یانەکەم بەجێهێشت بە حوکمیەوەی کە من وەکو پێویست متمانەم پێ نەئەکرا لە کاتێکا من لەگەڵ یانی هەولێرا بۆندم کرد کاپتنی یانی وەرشی پێشمەرگەی سلێمانی بووم ساڵی 2010 بوو. ئەوەش قەناعەتی مدەڕیب خۆی باشترێ زانی بەڵام وەکو مرتاحی زۆر مرتاحم لە یانی هەولێر یانەکانی کە سپاس بۆ خوار لەگەڵ ئەتوانم بڵێم لەگەڵ هەموو یانە دەستکەوتم هەبووە و ئەنجاممان باش بووە و بە تایبەتی ترینیان یانی وەرشی پێشمەرگەی سلێمانی کە زۆرترین ساڵەکانی وەرشیم بۆ ماوەی 7 ساڵ یاریکردنم بۆ یانی پێشمەرگەی سلێمانی بۆ 2 ساڵیش وەکو یاری دەدەری ڕاهێنەر لەگەڵ یانەکە یابووم یانی لە ژیانی وەرزشیمە 9 ساڵ لە خزمەتی پێشمەرگەی سلێمانیا بووە. باشە بە من پرسیارێکم چەندین یاریزان بۆ نمونە کە ئێستا لە یاریکردن بەردەوام منوە تیادی ئێستا وازی لە یاریکردن هێناوە دوواندومەوە لە بەرنامەکە پرسیارم لێ کردوون هەمویان یانی پێشمەرگی سلێمانیان هەڵبژاردووەکو ئاسوودەترین بۆ نمونە لەوانەیە لەگەڵ یانی سلێمە یاخود هەر یانێترا کە یاری بۆ کردووە ئاسوودە بێت بەڵام پێی وایە یانی پێشمەرگی سلێمانی ئیدارەکەی کەشێکی وای ڕخسانەوە ئیدارەکەی لە هەموو
ئیداری یانەکانی تر پیشەگەرانەتر مامەڵی کردو و چۆمەڵی کێشێکی گونجاوی بۆ ئێرزانەکان ڕەخساندەوە تۆ هۆکاری ئەمە بۆ چێگەرانی بۆچی پێ دوایە ئەو هۆکارە چیەوە سڕی ئەمە چییە کە یاریزانەکان پێشمەرگی سلێمانی هەڵەبژێرن خۆی پرسیارەکە لە جێ خۆیەتی ئەگەر یاریزانەکانی شەوەیان وتی بێت شایەتێکی حەقیانیاوە بەڕاستی چونکە بۆچی بەو شێوەیە من لە خاڵێکە کۆیەکەمەوە ئەتوانم بڵێم سەرجەمیانەکان بەدەم یاریزانانەوەن و نزیکن بەڵام ڕەنگە زیاتر مشریفی یاریەکان مشریفی یانەکە با بڵێ لە تیپەکەەوە نزیک بێ بەڵام یانی پێشمەرگە جیاواز لە زۆربەی یانەکان ئەتوانم بڵێم کۆی ئیدارەکەی بەدەم تیپەکەون بەدەم یاریزانەکانەوەن بەدەم ستافی ڕاهێنەرانەوەن با بڵێ ئەمە کاریگەری خۆی دروست کردووە و من بۆ خۆم کە ئەوە ئەڵێم 7 ساڵ یاریکردن لە پێشمەرگەی سلێمانی طبعاً ئەنجامی زۆر باشم بەدەستێناوە لەگەڵ پێشمەرگەی سلێمانی 2 ساڵ دومی کوردستان بووینە یەکەمی کاسی کوردستان بووینە یەکەمی پلەکانی عراق بووینە ینی ئەنجامی زۆر باش هاتووە بەچی هاتووە کۆمەڵێک یاریزانی باش و بە ئەزمون و ستافی باشمان لەگەڵا بۆ ئیداری باشمان لەگەڵا بۆ توانیمانە توانم بڵێم لە عایلەیەک زیاتر بین بۆ یەک ئەمە بووەتە هۆکاری ئەوەی کە من بڵێم دڵخۆشترین یانە کە لە سەردەمی وەرزشیمە کاریم بۆ کردبێ هەمویان جێی شانازین بۆ من بەڵام پێشمەرگەی سلێمانی بە حکومەوەی کە زۆرترین ساڵم لانی پێشمەرگەی سلێمانی بووە باشەکە لەسەر ئاستی ڕاهێنەرەکان پرسیارت لێ بکەم بۆ من لە سەرجەم ئەو یانانەیەکەوە باس کرد کە یاریت بۆ کردوون لە شێروانەوە تا ئەگاتە کاتی واسێنانەکە و یاریت بۆ کردوون چەندین ڕاهێنەر بۆ لەگەڵ چەندین ڕاهێنەرا کارت کردووە وەکو یاریزان لەژێر دەستیانە یاریت کردووە بەڵام پێ دوایە کامیان ئاسوودەتر بوویتەوە کامیان زۆرترین سوودت لێ وەرگرتووە بۆ بەرەو پێشچوون و گەشە سەندنی ئاستی خۆت خۆی کاکسیدا من چەند جارێک لە بەرنامەکانە ئەوە وتووە ئێستش دووبارە ئێڵێمەوە چەند بارە بکرێتەوە هەر ئێڵێمەوە من وەکو یاریزان قەرزاری هەموو ئەو ڕاهێنەرانم قەرزاری هەموو ئەو ئیداریانم یاریزانان کە هاوکار و پاڵپشتم بوون ئەگەر من لە سەرەتای دەستپێکردنی یاریکردنەوە لایانی شێروانە باسکەم ئەبوو عەلی شانازێکی گەورەیە بۆ من مامۆستا کۆمار بە هەمان شێوە کە دەستیان گرتم لە تەمەنی 15 ساڵێ لەگەڵ کۆمەڵی یاریزان کە حەز ناکەم ناوی دوانسیانە بێنمەوانەی کە دڵگران بن بەڵام ئەوەی کە لەو سەردەمەیان لەگەڵ مابوون من لە تەمەنێکی مناڵیەوە تێکەڵاوی کۆمەڵی یاریزانی گەورە بووم لایانی شێروانە ئەوەش زیاتر هۆکارەکە ڕاهێنەری یانەکە بوو و دواتر من لە یانەکانی سلێمانی وەکو لە بەردەستی کاک خەسرە و کاک ڕزگار عەلی و کاک سەردا ساڵح و ئەگەر کۆی ڕاهێنەرەکان کۆکەمەوە لە ماوەی چەند ساڵەیە کە یاریم کردووە ژماردوومە لە بەردەستی 25 یاریزانی ناوخۆی و بیانی شایاریم کردووە 25 ڕاهێنەر عەفو لە بەردەستی 25 ڕاهێنەرە یاریم کردووە بیانیشی تیا بووە من شانازی بە هەر هەمویانەوەکەم وە لە هەر یەکێکیان کۆمەڵێ شتی باش و شتی گەورە فێر بووم کە ئێستا لە ژیانی وەرزشی خۆماوەکو ڕاهێنەر ئیشی لەسەرەکەم بەڵام من وەکو سوودێکی زۆر باشم لە دکتۆر یاسین بینیوە و سپاسێکم لێرەوە چاوی هەر هەمویان ماچەکەم هیوای سەرکەوتن نەشتاقی بۆ هەمویانە خوازم ئەی کاپتن دوای واسێنانت دەست کرد بە کاری ڕاهێنەرایەتی چۆن بیر لەوە کردەوە کە بیتنەوە واری کاری ڕاهێنەرایەتیەوە بینین چەندان یاریزان هەیە کە وازەێنن بۆ نمونە ئەبنە ئیداری لە یانەکانە یاخود بۆ من ئەچن پیشەیەکی تر هەڵەبژێرن یاخود دوورەکەونە بۆ من لە وەرزش بەڵام تۆ ڕاستەوخۆ دوور نەکەوتیتەوە و دەست کرد بە کاری ڕاهێنەرایەتی چۆن ئەم بڕیارەتە خۆی کاکسیدا من هەر لە یاریکردنیشما من ئەگەر هەموو یاریزانانە کە یاریم لەگەڵا کردوونیانە و ستافانەی کە لە بەردەستیان نبووم ئەزانن تەبیعەتم چۆن بووە و چ ڕۆڵێکم بینیوە لە یانەکانە لە کاتی یاریەکانە من بۆ خۆم وام بۆ خۆم حساب کردووە ئەگەر لە هەر یانێک یاریم کردی بێ ئیشاری کاپنی بەلای منەوە زۆر گرنگی نەبووە ڕاستە لە بۆ کاپنی هەر چواریانەکەی سلێمانیم کردووە بەڵام ئەگەر کاپتنیش نەبووم لەویانەیە هەوڵم ماوە کە دەورێک ببینم
بەقەدەر کاپنەکە بەقەدەر هیچ نەبێ ڕاهێنەرەکە ڕۆڵی ڕۆڵی سەرەکی ببینم لە کۆکردنەوەی یاریزانەکان کە با بڵێ بە جوودێکی زیاترەوە بە ڕوحێتێکی زیاترەوە بە برایەتی و خۆشەویستێکی زیاترەوە لە ساحەکەیە دەربکەوین قەنەعاتم وایە ڕوحێت لە تیپا دروست بێ باشترین ئەنجام یەت هەمیشە هەوڵم ماوە بە شتەکان ڕاستە لە دەمی خۆمەوە بێ بەڵام ڕەنگە و کەسانی کە لەگەڵ مایشیان کردبێ و شایەتیان بۆ بن هەمیشە هەوڵم ماوە تیپەکە یەکدڵ و یەکدەست بێت دوور لەگەڵ ڕێزم هەندێک جار قسە ئەکرێ فڵانەیانە کووت لە کاریە ئەو بەلای خۆیان ڕایکیش ئەم بەلای خۆیان لە هەر یانەیە یاریم کردبێ ئەگەر کووت لە کاری تیا بوو بێ هەوڵم ماوە کە نەیهێڵم قسەم لەگەڵ ئیدارەی یانەکە یا کردووە لەگەڵ ستافی دەستەی ڕاهێنەرانە کردووە لەگەڵ خودی ئەو یاریزانانەیە قسەم کردووە کە ویستویانە چەند یاریزانێک بەلای خۆیانە ڕاکێشن وام حساب کردووە کە ئەگەر یەکدڵ و یەکدەست بین ئەنجامی زۆر باش بەدەستێت لەسەر پرسیارەکەت کە من لە سەردەمی یاریکردنمە ئەم خولیایم هەبوو کە تیپ کۆ بکەمەوە لەگەڵ یاریزانە تێکەڵاو بم لەگەڵ ئیدارەکانە ساڵی 2010 بوو تەمەنم 34 ساڵ بوو قەنەعاتم وا بوو کە زووشە بۆ وازهێنانم 34 ساڵ ئەمتوانی چەند ساڵی کەش بەردەوام لە یاریکردن بەڵام وام دانا لای خۆم کە تا ئێرە بەسە هەوڵ بەم ئەو شوێنە بۆ گەنجێک بەجێبێڵم و ئەوەی دەستکەوتی ژیانی وەرچیمە بەدەستی مێناوە ئەوەی کە ویستومە پێی گەشتم سوپاس بخوا ئەوە بوو دوای وەزهێنانم خولێکی ڕاهێنەرایەتی سیاسایی لە شاری هەڵبجێ خۆشەویست کرایەوە بەشدار بم لەو خولە شادی سیاسایی بەدەستێنا و سوپاسیانەی چەمچەماڵی شەکەم کە دەست پێشخەر بوو متمانیان پێبەخشیم لە ساڵی 2010 دەست بەکارم وەکو ڕاهێنەر پێش ئەوەی باسێک لە کاری ڕاهێنەرایەتیەکە بین پێم خۆشە لەو کاتێکەوە یاریزان بوویت هیچ بابەتێکی خۆش خەندامێز لەگەڵ یاریزانەکانی هاوڕێتە تایبەتی بۆن چەند یاریزانێک زۆر نزیک بوون لێتەوە بابەتێکی شتێکە بمانی باسکەیت وەڵاهی خۆش وەکو شتی خۆش زۆرە بەڵام هەر بابەتێک باسەکەم لە تۆڕۆ کۆمەڵایەتەکانی شەر بڵاو بۆ کورتە ڤیدیۆیەکی من و چنەیە با بڵێ شکار عەلی ناسراوە بە چنە لێرەوە ڕێز خۆشەویستیم هەیە بۆی چای ماچەکەم یەکێک بوو لە یاریزانە هەرە باشەکانی کوردستان و توانم بڵێم عێراقیش بەڵام ئیهمالی خۆی وای کرد هەرزوو لەگەڵ من وازیێنا ئەو هەرزوو وازیێنا لە یاریکردن ئەتوانم بڵێم ئیهمالی خۆی بوو زۆر جار ماڵیان زۆر نزیک بوو لە ساحەکەەوە نەیە زۆر جار بڕابکە هەمووی 100 متر 150 متر ماڵیان لە ساحی کە ماسەلیمەوە دوور بوو ئێمە ڕۆژانە یاریزانمان هەبوو لە دەرەوەی شارەوە ئەهاتن لە کاتی خۆیان پێش مەعودی خۆشی لە تەمینەکەی حازرە بوون بەڵام بڕابکە جاریوا بوو ئێمە ئەحماکەش دەڵێ دوو فەڕێ مەلعەبەکە لێ بوو دوای دەستکە بە ئەحمە دەستمانە کرد بە ئەحما چنەی تراس چۆن بڵێ بەدەم خۆی یەکە ساحەکەەوە دیار وایە دەموچاوی ترشاو بوو یعنی ئەمان بینی بڕابکە هەندی یاریزانەمان بینێمان و چنە کە تۆ ئەبینی تاقەتی تەمینیشمان نامێنێ ئەتر ئەو کورتە ڤیدیۆش بڵاو بۆ ڕۆژێ بەرنامەیەک کرا لەسەرەوەی کە وتی وەکو کاتنی تیپەکە یاریزانێک حەزکەی کە عقوبەی بیت ئەتر لە هەمویان بەخوا من هەر چنەم دەستکەوت ئەوە بوو چەند ڕاهێنانێکی سەریعم پێ کرد و عقوبەممە هەر لە کاتی مەشق و ڕاهێنانەکانی شاڵێک کاکە بەخوا بە خەڵکی مدەربی نایی بە خەڵکی ڕاهێنەرایەتی نایی هەر زوو دەرت ئەکەن ئێستا زۆر جار کە یەکە بینین باسیەکەین یادگارێکی خۆشە بەلامەوە ئێستا ئەمەی کە ئێستا باسیەکەم بۆ ئێستا خۆشە بەڵام ڕێگە بۆ کات تۆزێ ناخۆش بوو بێ ساڵی 2010 بوو لە یعنی ئارارات بووم بۆ خولی کوردستان بۆ خولی پلەنایبی عێراق لەگەڵ پێشمەرگەی سلێمانی بوو یعنی لە هەردوو خولەکە بەشدار بووم بەڵام لە دوو یانەی جیاواز بەڕاستی زۆر ماندووە بووین نەک من کۆمەڵ یاریزانی ترش بوو پێشمەرگەی سلێمانی و ئارارات بەریەکەوتن لە خولی کوردستانە بۆ من وەقفێکی زۆر بەڕاستی ناخۆش بوو لە ساحەی ئارارات بوو خولەکانی سەرەتا بوو پێما بە خولێکی 14 و 15 بوو فاڵێک دروست بوو سەرکەوتم وەڤەرێکیان کرد سەرێکم لێ خستە گۆڵ لە پێشمەرگەی سلێمانی کرد و کاتە دیار جومعە گۆڵی پێشمەرگەی سلێمانی بوو گۆڵم لێ کرد ڕۆژی جومعە بوو
ڕۆژی دووشەمەش لە خولی نایبی عراق لەکوێ یاریمانەیە لە بەغا یاریمان هەیە یاری بۆ پێشمەرگەی سلێمانی یەکەم بە هەمان شێوە من متاخرم و دیار جمعە ئەم جارە من هاوکاریم با بڵێ لەگەڵیان بەڵام تر قەدەری خواوا بوو لە کاتی یاریەکە تۆپێکیان هەڵا بۆ نزیکی منتخە جەزا من ئەگەڕامەوە نەمزانی دیاریش لە پشتمەوە وردەیەت وەڵا تۆپەکە لەسەر سرم بوو جومەکەم لەگەڵا بوو تۆپەکەم هەڵایەوە بۆ دووە بە حساب بێمەوە بە دیار وەڵا کە سەرەکەم لێ ئاوڕمە سەرەکەم دیار لە پشتی منەوە تاپ تۆپەکە چۆ گۆڵەکەەوە ئەو کاتە زۆر ناخۆش بەڵام ئێستا کە یەکە بینین ئەڵێ کاکە معقول لە تۆ لە ماوەی سێ ڕۆژە دوو گۆڵە من بکەیت ئەوەش یادگارێکی تر بوو شت زۆرە وەڵا بەڵامی ئەوەی چنەی سە ناڵێ وامزانی رادیۆ بوو مەسەلەکە چنە خۆشە چنەیەکێکە لەو یاریزانانەی کە ئەوەی لەگەڵ یابوو بێزانێ خەت بێ تااقەت نابووی لەگەڵ چنیا بوو یعنی هەر سەفەرێکی دوورمان بواە بە سوعبەت و بە قسە و بە سەرهاتی خۆشەوانە چنەیەکێک بولەوانە کە بەڕاستی تام و چێژەیە بە فرقەکە و سوعبەتی لە هەموو کەسی قوبوڵە کرد سوعبەتی لەگەڵ هەموو یاریزانەکە ئاکرد کاپتن باسێکی ئەو کاتی هەڵبژاردەی کوردستان بکەیت بەڵێ ماوەیەک لەگەڵ هەڵبژاردەی کوردستانە بەردەوام بووی باسێکی ئەو کاتەمان بۆکی چۆنێتی بۆنەوەی چاستێکەکە بوو کاتێک بەچێشتن کاتێک بۆ هەڵبژاردەی کوردستان یاریەکەی بێگومان ئەرچەنە بەداخەوە ئەوە ئەڵێم من بێبەش بووم لەوەی کە بەشداری خولەکە بم لەگەڵیانە چکە بەڕاستی من لەگەڵ هەڵبژاردەی کوردستانە ساڵی 2007 بۆ 2008 سەفەری وڵاتی سویدم کرد من نەگەڕامەوە لەگەڵیانە بەجێم هێشتن هەندێک یادیاری تاڵ و با بڵێ شیرینیش ڕوویا لەو سەردەمەیە کە من بەجێم هێشتن قەنەعەتێکمدا دروست بوو کاتێک کە من بتوانم لە دەرەوەش هەر وەرزش بکەم و پەیامێکیش بێ بۆ وڵاتانە کە ئێمەی کوردی شەتوانین وەکو یاریزان لایەنەکانیان یاریکەین وەسپاس بۆ خاو من ماوەی ساڵ و نیوەک لە یانێکی پلە دوی نەرویجی کە ڤیدۆ و وێنەکانم هەمووی ماوە یانێکی پلە دوی نەرویجی یاریم کرد بەردەوام بوو بەڵام دواتر گەشتمەوە قەنەعەتە کە ئەو خزمەتی لە دەرەوە ئەکرێت لە وڵاتی خۆما بکرێ باشترە هەرچەنەیەکی توێپی کوردستان و کاتە بڕیاری سڕکردنی منیە بەڵام سوپاسی مامۆستا سەرکار و سەرنیکانەبی و ئەندامانی و کاتێکی توێپی کوردستانەکەم کە پەیوەندیم پێوەکردن لێ خۆشببوونێکم بۆ دەرکەن لە کاتی گەڕانەوەما داواکەیان قوبول کردم و لێم خۆش بوون و لە گەڕانەوە شاپەیوەندیم کردەوە بەیانەکانی کوردستانەوە و بەردەوام وەکو گەڕانەوە ناڵێم ساڵ و نیوەک من یاریم کرد لە یانەکانی نەرویج لە یانێکی بلەدی نەرویجی وەڵامی ترۆ کوتم دواتر بێتاقەتی و بیرکردنی کەس و کار و ئازیزان و دۆست و هاوڕە غەریبیەکەی بەڕاستی کوردەواری خۆماڵێ دەنگی دەهۆڵە دوور و خۆشە من قەنەعەتم وایە ئەوروپا خۆشە بەڵام بۆ سەفەر بۆ ماوەیەکی کاتی نەگەوەی کە بەدایمی بە تایبەتی بۆ یاریزان ئەو جەوەی ئەو سوودەی کە لێرە ئەیبینی بڕوان ناکەم لە وڵاتێکی دەرەوە چکە بەڕاستی من لە ئەسکەندەنافیا بووم ئەسکەندەنافیا ڕەنگە لە ڕووی وەرزشەوە زۆر پێشکەوتو نەبێت لە چاو هەندی وڵاتی ئەوروپی ترا وڵاتەکە زۆر ساردە ئەتوانە بڵێم تا ڕادەیە کابەیە یعنی بە تایبەتی نەرویجوانە 6 مانگی ڕۆژ و 6 مانگی شەوە ینی زۆر قورسە ژیانەکەی ئیتر بەڕاستی گەشتمەوە قەنەعاتە بگەڕێمەوە لە وڵاتی خۆمە خزمەت کەم پێم باشتر بوو مافیمانەوە وەرنەگەریت بەداخەوە نەمتوانی نەوەڵا مافیمانەوە وەرنەگرت بەڵام یەک ئایدی کارتیان بۆ کرده بووم ئێستش ماوەمە هێنامەوە لەگەڵ خۆما وەکو چۆن لێرە ئێستا ئەڵێ لیژنی ئۆڵۆمپی کوردستان با بڵێ ڕاستە خۆ پەیوەندی بە وەزارەتی ناوخۆوە کات بۆ هەر حاڵەتێکە ڕووبات لەوێش لیژنی ئۆڵۆمپی نەرویج با بڵێ لەگەڵ پۆلیسی نەرویجیا کۆنتاکتیان هەبوو کە ئایدی کارتێکیان بۆ دروست کرده بووم کە من سەفەر مەکرد لەگەڵ ئەو یانەیە با بڵێ بۆ سوید بواە بۆ دانیمار بۆ هۆڵندا بۆ هەر شارێکی تر وایە ئەڕۆشتم لەگەڵیانە بەڵام بە تەنیا خۆم نەمەتوانین سەفەرکەم چکە هیچ جوابێکی ڕسمیم نەبوو هیچ هەوڵت بۆ نەیە جوابی وەرگریان کەیسێک وەڵڵاهی هەوڵەکە چێ لەوێ لەگەڕ هێزم وەکو لای خۆمان نییە بە عیلاقات و بەواستە و بەواستەکاری لەوێ کارمەندێکی ئەتیادی لە هەر دایرەیەکا بێت ئەتوانم بڵێم دەوری سەرۆکوەزیرانێکە بینێت چکە هیچ کەسێ بووی نییە تەداخلی ئیشەکانی بکە ئەو کەیسە لە بەردەستی خۆیەتی ئەوش دیار بوو کەیسەکەی منی زۆر بەلاوە گرنگ نەبوو من ڕەفزم بۆ هاتەوە بەڵام ئەم توانی لێ وەکومانەوە بژیم هیچ ئەشکالێکم نەبوو بەردەوامیش بوومایە بەڵام قەنەعەتی خۆما بوو کە هەر بەم شێوەیە بێت نەوەڵا بگەڕێمەوە باشترێکە زۆر باشە بە باسی لە کاری ڕانەراتی بکەین بڵێ
چۆن بڕیارەتە کە دوای وازێنانەکە بوویت بە ڕایەنەر یانی چەمچماڵ چۆم و پەیوەندیان پێوە کردی و تۆش چۆن قبوڵت کرد کە ڕانەرایەتی ئەم یانە پێ لە کاتێکا میانەیە ساڵانێک بوو لە خولی پێتوەکان هەبوو وە تووشی داڕوخانێکی وەرچی بوو ئەو شارە بەعام لەو ڕێی وەرچەوە تا هات پاشە کشەیە کرد تۆش ئەرکت قورس بوو. بێگومان من وەکو دەستپێک کە شەهادی سیاسیایی بەدەستێنا یعنی بیرکردنەوەی خۆم وا بوو بەرنامەی خۆم وا بوو کە من هەوڵ بەم لە فێرگەیەکەوە دەست پێ بکەم چونکە بەڕاستی قورسە ئەرکی ڕاهێنەرایەتی و یاریزانی جیاوازێکی زۆر زۆری هەیە هەتا نەش بووم بە ڕاهێنەر نەمزانی ئەرکی ئەو ڕاهێنەرانی کە لە بەردەستیا بوومە چەند قورس بوو زۆر جار شتێکیان پێوتین وەرمانەگەر بەڵام سارد و سڕێکمان پێوە دیار بوو هەندێک جار ئیحمالیمان تیا کرد هەندێک جار با بڵێ بە قسەی خۆمانمانە کرد شتەکان وەکو ئەمرە بینی بەلاوە ناڕەحەت ڕەحمەتە لێ بێت بەڵام کە بووم بە ڕاهێنەر ئەنجازانیم چەند قورسە 20 بۆ 25 یاریزان لە بەردەسایە هەر یەکە و تەبیعەتێکی هەیە هەر یەکە و بە شێوازێکە بێ مامەڵی لەگەڵا بکەیت ئەبێ باڵانسێک ڕاگریت هەمووی بە یەک چاوسێرکەیت وەکوتم ئیداری چەمچەماڵ دوو جار هاتنە شاری سلێمانی مامۆستا ڕێبوار و مامۆستا کرێکار و ئیداریان من سوپاسیانەکەم سەرەتا بۆ هەندێک یاریزان هاتن کە قسەیان لەگەڵا کرا یاریزانەکان دواتر هاتنە سەر بابەتی من وتیان وڵات تۆشمان دەستیان کرد وەکو ڕاهێنەر شتەکە وەکو مفاجئەیە بوو ڕاستی وتم وەڵاهی من هەر وەکو مفاجئەیەکە ینی ناتوانم ئەم دەقەیە بەڵێنتان پێ بم بەڵام چەند ڕۆژێک لەسرم بۆسن بام شاوەرێکی خۆم بکەم ئینشەڵڵا قسمەت هەبوو پێم خۆشە لەگەڵتان بم ئیترە بوو دواتر وەڵامیانەوە و خۆشحاڵی خۆم دەربڕی و وتم هاوکارم بن ئینشەڵڵا منیش هاوکارتانە بم لەگەڵیانە بەردەوام بووم سوپاس بۆ خوای گەورە ینی ئێمە ڕاستی دێت نەشارمەوە مامۆستا ڕێبوار خۆشی کە ئێستا ئاگدارە ئەگەر ئەم بەرنامەیە ببینێ ئەو کاتە پلە دوو دابەزین هەبوو بۆ پلە سێ لە کۆی سیونۆیانە سیونۆیانی سەرتاسەری با بڵێ دوویانە سەر ئەکەوت بۆ پلە یەکی کوردستان زۆر زۆر قورس بوو کۆمەڵەکەی ئێمە لە کۆی هەشتیانە بوو سیانی دا ئەوەزی بۆ پلە سێ یعنی هەرچەنە ئەو کاتە شەقامی وەرزشی بە تایبەتی چەمچەماڵ کە ڕخنەیەکی زۆر ئاراستەی یانەکە کرا ئاراستی من کرا پۆستمان لەسەر کرا کە پێش حەدەست کەوتن وایان دانابوو کە ینی چەمچەماڵ دا ئەوەزێ بۆ پلە سێ ئەمساڵ چونکە بەڕاستی لە حەقشان نەبوو ئێمە پێشەوەی خولەکە دەست پێ بکە فترەی عدادمان با بڵێ وابزانم 11 یاری دۆستانەمان کرد 8 یاریمان دۆڕاند یعنی لەگەڵ یانەی وایە یاریمانە کرد هەر ناوی نەبوو هەر کۆمەڵێک یاریزانیان کۆ کردەوە ئێمە ئەچون یاریمان لەگەڵا کردن بۆ ئینسجامی فێرقەکە هەشتیمان دۆڕاند بەڵام من دۆڕانەکانم بەلاوە گرنگتر بوو وەک لەوەی کە بیبینەوە غورورێتێک دروست بێ خاڵزەفەکان و دیارێک وەکوتم ینی ئەو یاریانی کە کردمان زۆرینەیمان دۆڕاند ینی دۆڕانەکانم پێ باشتر بوو وەک لەوەی کە بیبینەوە غورورێتێک لە فرقەکەیە دروست بێ بەڵام سپاس بۆخوا قسەم لەسەر ئەوە بوو ڕێگەم مامۆستا ڕێبوارە چەند جارێکدا ئەنیشتی قسەمانە کرد وتمان ئەم ساڵ فرقەکە تەنها بمێنێتەوە چونکە لە ئاستی کۆمەڵ یاریزانە کەم ناکەمەوە بەڵام کۆمەڵ یاریزانمان بانگێش کرده بوو ئەتوانم بڵێم هەر ئەوە بوو کێبڕکێ بکەین بۆمانەوە وتمان بەس دانەبەزین بۆ پلە سێ دەی فەزلی خوای گەورە و سوپاس بۆ خوای گەورە ئێمە یەکەم یاریمان بردەوە دووەم یاریمان بردەوە سێمیشمان لەسەرێک بردەوە هەر سێ یاریەکەمان بردەوە سێ بە هیچ سێ بە هیچ سێ بە هیچ ینی نۆ خاڵمان بەدەستێنا سەدارەمان کرد کۆبنەوەیەکمان کرد مامۆستا ڕێبوار وتی ئەگەر بەم شێوەیە بێت تموحێکمانە بێ بۆ سەرکەوتن چی ئەەکەی بیکە کی ئەهێنی بیهێنە یاریزان کێ دەستنیشانەکەی بیهێنە ئەگەر وا بێمە بە شێوەیە بڕۆین بەشک و شەڵا سەرکەوین وەڵا سوپاس بۆخوا هەر بەو تیپەوە بەڵام چی بۆ ڕوحێتێکی وامان دروست کرد بوو لە تیپەکەیە وەڵاهی قەنەعەت کە ڕەنگە زۆرجار پێویستیان بە منیش هەر نەبوو بێ هەر تیپەکە خۆیانیان برد بەڕێوە کۆمەڵ یاریزان یعنی بە ڕوحێت یاریانە کرد وڵاوای هاو 5 یاریمان لەسەرێک بردەوە 15 خاڵمان کۆ کردەوە سوپاس بۆخوا سەدارەمان کرد بە جیاوازیەکی زۆر بۆ دواتر دوو یاری خولی پلە دووی کوردستان مابوو ئێمە سەرکەوتنمان مسۆگەر کردبوو بۆ پلەیەکی کوردستان یاریەکەی بەرامبەر سیروانی شارە زۆر بەڵێ
ئەوەی کەوا لە کۆتایەکانە یەکلاکەرەوە بوو باسێکی هەستی ئەو کاتە بکەیت. وەڵاهی بڵێم نیوە ڕۆح بووین نەک تەنها من هاندەران زیاتر لە من ینی لە کاتێکا بوو ئێمە بە فەرقی یەک گۆڵ ئێمە سەرکەوتین بۆ پلەیەکی کوردستان کێ مەنافسمان بوو یانی بازیان مەنافسمان بوو یانی بازیان لە ڕانێژ بە هەمان شێوە بەڵام یانی بازیان نزیکتر بوو لەوەی کە پێشمان بکەوێت یاری هەبوو لەگەڵ کەیوان حەوت گۆڵی لە کەیوان کرد لە ناو کەرکووکە ئێمەش 2-2 بوو دوایی بوو بە 3-0 ئاوا سەر ناکەوتین بە 3-0 یانی هیچ شتێکمان بەدەستەوە نەمان لە خولەکانی کۆتاییەوتم کاکە سەرکەون یا ئەوەیە گۆڵمان لێکرێ و تەواو بێ ئەمە لەبین یا ئەوەیە گۆڵی سەرکەوتنەکەین و ئیشەڵا ئەو کاتە فرقەکە تەنزیمەکەینەوە ئێترەوە بوو لە خولەکانی کۆتاییە کوکە هاوکار سەدیق وا بڵێ گۆڵی چوارەمی کردووە بەڕاستی هەستێک بوو من کە یارەکەش تەواو بوو هەر خەریکی تەلەفۆنکاری بووین دڵنیا نەبووین یانی 100% تەلەفۆنم بۆ ئەو کاتە بۆ کاگهادی کرد پێم وابێ تاکیدم کردەوەتی یارەکەی ئەولا تەواو بووە 7-0 ئێمە بۆ ئەنجامە سەرکەوتین بۆ خولی پلەیەکی تر و کاتە بڵاومان کردەوە کە تاو سەرکەوتنمان مسۆبێر کرد بەڕاستی هاندەران تام و چێژێکیان یابوو بە یاریەکە و دوای یارەکەش ڕژانە ناو یاریگا توانم بڵێ مێژوویەکی خۆش بوو هەستێکی زۆر خۆش بوو کات و ساتێکی وابوو کە هەرگیز لەبیر ناکرێت تۆتر باسێکی هێنمان بوو باسێکی خولی پلەیەکانمان بۆقی کە هۆژی دواتر بڵێ بەشداریتان کرد لە خولی پلەیەکانەوە تەسەورتان نەکرد سەرکەون بۆ نایاب واللهی بە سەراحەت نەوەڵا چکە وەکو خۆت ئاماژەت پێکرد لە ساڵی 2012 بوو پێم وابێت ینی چەمچەماڵ سزا درا و دابەزی بۆ پلە دوو لە 2012 بۆ 2018 سەرکەوت هەر چەندێ هەوڵیا بوو قەدەری خواوا بوو کە سەر نەکەوت دوای با بڵێ 6 ساڵ 7 ساڵ 8 ساڵ نازام چەندێکە دوای ئەوە کە سەر ئەکەوی طبعاً ئەتەوێت بمێنیتەوە پارێزگایی لەو نازناوە بکەیت من دیسانەوەی دەم لەگەڵ مامۆستا ڕێبواروانە کە دانیشتین و بەرنمەیەکی ترماندانایە من بۆندەکەم لەگەڵیانە تازە کردەوە بۆ ساڵی ئایندە وتیام ساڵ هەوڵین تەنها مانەوە پارێزگاری لەوە بکەین تاوەکو شەڵا بۆ 1-2 ساڵیکە بەرنمەیەکی تۆکمەتە دانین هەوڵی سەرکەوتن بۆ نایابین بەڕاستی من لێت نەشارمەوە گۆڕانکاریکی ڕیشەیمان کرد لە تیپەکەیە من سوپاسی ئەو یاریزانانە ئەەکەم کە لە پلە دوو لەگەڵمان نابوون بۆ پلەیەک جێدەستیان دیار بوو بەڵام گۆڕانکاریکی ڕێشەیمان کرد پێم وابێت 2 تا 3 یاریزانمان هێشتەوە کامل ستافەکە یاریزانەکانمان گۆڕی لە پلەیەکیشا دەستمان پێ کرد دەستپێکی خول بە باشی دەستمان پێ کرد قرس نەبوو دروستکردنی سزاب لە بینی ئەم یاریزانانەوە خۆتەڵی پێکاتەکە تەواویت گۆڕیوە جگە لە 3 یاریزان باوتری هەمووی گۆڕراوە ئەم کۆمەڵی یاریزانت بێنی بێک و ئینسجامیان لەگەڵا دروستکەی لە نێوانیانە قرس نەبوومە زۆر قورس بوو بەڵام ئێمە توزە زوو دەستمان پێ کرد و بەرنامەی خۆم وا بوو کۆمەڵێک یاریزانمان هێنا لە کەرکووک و لە کەلار و لە ڕانیە و لە ماڵی یاریزانی ئێرانیشمان لەگەڵا بوو عەرەبێکیشمان هێنا بۆ یانەکە زایدن کۆمەڵی یاریزانی ناو چەمچەماڵ و دەوروبەری ئەتوانم بڵێم وەکو هەڵبژاردەیەکمان دروست کرد بەڵام هەموو ساڵێک چەمچەماڵ ئێمە مەعسکەر تەدریبیەکمانە کرد کەمپێکی مەشق و ڕاهێنانمانە کرد بۆ ماوەی هەفتەیەک ئەگەر لە ناو چەمچەماڵیش ماینایەتەوە یاریزانەکەی ناو چەمچەماڵیش نەڕۆشتنەوە بۆ ماڵەوە وایە لە سەکەن لە ناو نادیا بمانایەتەوە خواردنشت هەلێوە دروستەکرا و بەیانی ئێوارە تەمبیمانە کرد بۆ ئەومانە کرد بۆ زیاتری سجام لە بینی تیپەکەی دروست بێ و زیاتر علاقات لە شارەزای تەبیعەتی یەکتری بن تێکەڵاوی یەکتری بن و سوپاس بخوا کاریگەری هەبوو لە سەریان و ئەنجامەکە شایەتی ئەوە ئایا کە بەڕاستی ئەنجامەکە ڕەنگە زۆر کەس با بڵێ وا دەریخا کە پاڵەوانی فیلمەکە من بم نابە پێچەوانەوە من ڕەنگە پشکێکی کەمم بەرکەوێت لەو ئەنجامە باشانی چەمچەماڵ من ئەگەر ئیدارەیەکی سەرکەوتوم لەگەڵان نەبوایە و ئەگەر کۆمەڵی یاریزانی بەڕوحێتم لەگەڵان نەبوایە لە سەروی هەمووشیانەوە ئەتوانم بڵێ نەستەری ستافەکەی خۆشم و یاریزانەکانیشەوە هاندەران کە هەموو کاتێوتومە شانازیان پێوەکەم هاندەران من یاریم هەبووە لە کۆیە
خەناعەت کە زیاد لە 40 بەس پاس کۆستەر هاتووە لەم ڕەحمەتە لێبێت لەم شاری سلێمانەیە کە خۆشت وجودت هەبووە لەگەڵ یانی ئاشتیە یاریم هەبووە زیاتر لە 45 پاس هاندەر هاتووە کە خەڵکی دڵسۆز پاسەکانی گرتووە من لەتوانێت چەمچەماڵان نەبوو خەڵکی دڵسۆز پاسەکانی گرتووە و هاندەران هاتون بۆ ئەم یاریانە بەڕاستی ئەتوانە بڵێم قەرزاریانم بە ڕۆح قەرزاریانم و سوپاسیانەکەم ئەوم بیر نەچێت کاکسیدا دیاریزانم هەبوو لە پلە دووەکان کە سەرکەوتین بۆ پلەیەک کاپتنی یەکەم و دووەم یانەکە مامەسا سامان و کوکە بوونە موچەکانیان 100,000 بووە بەرزترین موچەی چەمچەماڵ لە پلە دووی کوردستانە کە سەرکەوتین بۆ پلەیەک بە هەر کەسێک ئەڵێن بە ئێستاشەوە قەناعەت ناکە 150,000 دینار بووە لە پلەیەک هاتۆزێ با بڵێ قورسایەکی زیاتر کەوتە سەرچانی ئیدارەی چەمچەماڵ موچەی 500,000 و 700,000 و 800,000 و ئەوانەمان هەبووە لە پلەنایە باتەمان قورسترە بێ خۆتە زانی قۆناغ بە قۆناغ فەزلی خوای گەورە لە پلەیەکیشا سەرکەوتین بۆ پلەنایە کە خەونی هەموو شاری چەمچەماڵ بوو و بەخۆشەوە کە حەزمە کرد سەرکەوتنێکی ئاوا مێژووی بەدەست بێنین بەدەستشمان هێنا سوپاس بۆ لە دوای یەکگرتنەوەی وەرزشی هەولێر و سلێمانی بەڵێ بێگومان یانی چەمچەماڵ سەرکە بۆ خۆلی نایابی بۆ یەکەمین جار ئەتوانم بڵێم مێژوویەک بوو کە لەبیر ناکرێت لە پلە نایابیشا حەز ناکەم زۆر بچمە تەفاسیلەوە بەڵام ئەگەر غەدرێکی گەورە لە چەمچەماڵ نەکرایە یانی چەمچەماڵ لەو شەشتیپە ژمارەیەکی قورسە بوو ئەگەر نازناوەکەی نەبردایە پلەی دووسێمی بەدەستێنە کاپتن کاتی بەرنامەکە زۆر نەماوە ئەم ساڵ لە جەولەکانی کۆتاییە دوای بکەوە لەیانی چەمچەماڵ دوور کەوتیتەوە لەگەڵ یان چەندیانێکە کاگەرانەراتی کرد گەڕایتەوە بۆیانی چەمچەماڵ چۆن بۆم بڕیارەتدا وڵی بڕیارەکە کاکسیدا من لە ناو ژیانی وەرزشە با بڵێ لەکوێ خزمەت هەبێ من حەزەکەم بیکەم و خزمەتە بکەم لە بواری وەرزشە ڕاستە من یانی چەمچەماڵم بەجێ هێشت تومەحێکی زیاترم هەبوو بۆ خولی عراقی لەگەڵ پێشمەرگەی سلێمانێ بۆ ماوەی 2 ساڵ لەگەڵیان نابووم ساڵێکیان ئەنجاممان باش نەبوو ساڵی دواتر ئەتوانم بڵێم شانسی یاوەرمان نەبوو کە هەنگاوێکمان مابوو بگەینە خولی نایابی عراق و دواتر یانی دەربەنی خان بۆندێکی پێشکەش کردم لەگەڵ ینی دەربەنی خانە بۆ ماوەی وەرزێک بەردەوام بوو مەرچەنە 4-5 جاریما بوو نەمتوانی تەواویکەم لەگەڵیانە موفق نەبووم لەگەڵ دەربەنی خانە ئیتر شەق ئامۆرچێکە چیەڵێ با بڵێ من بۆ خودی خۆم قەناعەتم وایە ئێمە بۆ دروست نەکراوین لە هەر شوێنێ بینە بێ یەکەم و دووەم بین یان نەتیجەیەکی زۆر باشمان هەبێ هەوڵدانمان لەسرە ئەوەی لەسەرمانە هەوڵی بۆ بین ئیتر لە ئێمە هەیە لە ئێمە زیاتر هەوڵەیە لە ئێمە زیاتر پارە سەرفەکە یاریزانی باشترێنێ تیپی تۆکمەتر دروستەکە طبعاً ئینجازی باشترە بێ بە دواتر گەڕانەوە بۆ شاری چەمچەماڵ کە پار لە خولی پلە یەکانی کورسانە بە ئاخارێکی زۆر خراپە نزیک بوو لە دابەزین من دیسانەوەڵێم فەزلی خوای گەورە و ئەو کۆمەڵەیە کە لەگەڵ مابوون ستاف و یاریزانان مەرحەلەی دووەم من لەگەڵ یانە بەردەوام بووم یاریشمان دۆڕاند یەکسانیشمان هێنا بەڵام بردنەوەکانمان باشتر بوو مانەوەمان لە خولەکەیان سۆگەر کرد لە پلەیەکە ئەم ساڵیش سواز بەردەوامە میشەڵا بەو هیوایم بتوانین تیپێکی تۆکمە و باش دروستکەین و کێبڕکەی خولی پلەیەکانی کورسان بکەین و دووبارە یانی چەمچەماڵ لە ڕیزی پلەناوی کوردستانە ببینەوە بە هەوڵ و ماندووبوونی هەمولایەکی شەڵە لەگەڵ ئیداریانەکە دانیشتان کردووە پلەنتان مانەوەی لە خولی پلەیەکە یان ئامانجی سەرەکی یانەوە تا سەرکەوتنە بۆ ناوی وەرزی جیاواز لە ساڵەکانی کە قسەمان کردووە ئامانجمان سەرکەوتنی یانەکەی بۆ خولی نایابی کوردستان طبعاً ئەوەش بە قسە نابێ ئەبێ کرداریشی لەگەڵا بێ کردارەکەش چی ئێمە ئەبێ هەوڵ بین کۆمەڵە یاریزانمان دەستنیشان کردووە پێڵین تا چەند لە توانای چەمچەماڵا بێم کۆمەڵە یاریزانە بێنێتە ڕیزیانەکەەوە و تا چەند بەرپرسانی شارەکە هاوکاری یانەکە ئەبن بەڵێنمان پێدراوە ئیشەڵا کەم و کوڕەکانمان بۆ چارەسەرکەن و یاریزانان کۆمەڵە یاریزانی باش دەستنیشان کراوە گەر بێنە ڕیزی پێکاتەکەەوە ئیشەڵا هەوڵی تەواوی خۆمانەیە بۆ سەرخستنی یانی چەمچەماڵ دووبارە ئاگداری پاڵپشتی دارایی هەیە بەڵێ تا ئەم دەقەیە پاڵپشتی دارایی وەکو بەڵێن دراوە کە کەم و کوڕەکانمان بۆ چارەسەر بکرێ و هەوڵی زۆر باش دراوە
ئەو هەڵە درراوە. کاپتن کاتی بەرنامەکە زم زۆرمە بەڵام پێم خۆش چەند پرسیارێکی تایبەت بکەم بەڵێ لە ژیانی خۆتە باش لە بوارە وەرزشەکە بیان لە ژیانی ئاسایی هابێت بەڵێ لە تی شتێکی ژیانت پەشیمانی کە پێ دوایە ئەوبوونت کردایە بەڵام تازە کردوتە وەڵاهی من هەر شتێ بکەم ناڵێم پەشیمانم هەڵێم خۆزگە نەم کردایە بەڵام ئەو خۆزگەیە پەشیمانی نییە چکە من ئەوەی کە هەڵم بژاردووە وەرزشەکەیە بە حوزن و ڕزای خۆم بووە و خۆشحاڵیش بوومە کە گەشتومەتە ئەم ئاستەی ئێستا لە ژیانی ئاسایی خۆشمە نەوەڵا ژیانێکی سادە و ساکار و خۆشبەخت بەڕێ ئەەکەم سواز ئەوەش هەر بەشی خوای گەورەیە سواز گوزارم کە گەشتوم بم ڕۆژەی ئێستا هیچ کارێکی لی پەشیمان بی کە نت کردی بێ پێ دوایە ئەڵی خۆزە ئەوم کرد بەڵێ بێگومان ئەوەی کە لی پەشیمانم هەڵم تیا کردووە ئینسان کە داوای لێبوردنی کرد پێم وابێ پێی بچوک نابێ پێی گەورا بێ من لە هەڵبژاردی کورسان کە جیا بوومەوە پەشیمان بووم پەشیمانیشم دەربڕی و داوای لێبوردنیشم لێکردن بەڵام تر وەکوتم قەناعەتێکی خۆم بوو لام دروست بوو هەڵەیەک بوو کردم و دواتر داوای لێبوردن لێکردن بۆ سوپاسیان دەکەم کە داوای لێبوردنەکەیان قبوڵ کردم و بەردەوامی یا بە وەرزشەکە کام یاریزان بە باشترین یاریزان ئەزانی کە تۆ ڕاهێنەرایەتیت کردبێ مەبەستم یاریزانێکە کە زۆرترین کات یارمەتیدەری پلانەکانی تۆ بۆ لەنێو یاریگەیە زۆرترین کات بۆ ئەو پلانانی ئەو خاڵانێکەوە پێوت و وەکو خۆی دەقیق جێبەجێ کردو لای نەداوە لەوە شتی زیادەی نەکردویان ئێمالی نەکردووە وەڵی من لێرەوە خۆم بە قەرزاری هەموو یاریزانانە ئەزانم کە لە بەردەستما یاریان کردو و داوا لێ بودشیانەکە مەگە ڕۆژێ هەڵچوونێک تووڕەبوونێک هەموو کوڕێک چکە تەبعی من وایە زۆر جار هەڵچوونم هەیە تووڕەبوونم هەیە بەڵام ئەوەی کە کردومە بۆ مەسلحەتی تیپەکە و یاریزانەکە بووە سوودم لە هەر هەمویان بینیوە بەپێی ئاستی یاریزانەکان بەپێی مرکزی یاریزانەکان بەڵام ئەوەی کە پێشووتریش ڕەنگە باسم کردبێ کە تا ڕادەیە یەکلاکەرەوە بۆ من و ئەنجامەکانی گۆڕی بێ عومەر محەممەد لایانی چەمچەماڵ کە پێم وا بێستە لەگەڵ ینی غازی شیمال بۆندی پێشکراوە گرێبەستی واژوە کردو هیوای سەرکەوتنی بۆ خوازم بۆ سەررجەم و یاریزانانەی کە لە بەردەست مایاریان کردووە هیوای سەرکەوتنیان بۆ خوازم بەڵام عومەر محەممەدی کێگولە و یاریزانانی کە کاریگەری تەواوی هەبوو بۆ تیپەکە و کوڕێکی هەتا بڵێ بێدەنگ بوو بێوەی بوو تەداخلی هیچ شتێکی ناکرد تەنها یاری خۆیە کرد و قسەی خۆشیەک لە زۆربەی یاریەکانە کە عەزمێکی یا بە یاریزانەکان تەشکیلەمدا ئەنا و قسەمە کرد و لە کۆتایی قسەکان ماموو کێشتێکی هەیە کێ پێشنیار ڕەخنەیەک لە یەک شتێکیە ئەوی هیچمانیە و بن بە ملیانە وەکو زمانی لای خۆیان با بڵێ سەیساقی چیان ماچەکەم خۆشەویستن هەمیشە جێگای ڕێزن یاریزانی زۆر مەدرسەیەکی تۆی پێ با بڵێ ینی بەخۆشی ئەیوت بن بە ملیانە و وامان نەکردن ئیسپاس بۆخوا دوای یارەکە سێ خاڵەکەمان بەدەستێناوە جامێکی باش کاریگەری زۆر بوو زۆربەی یاریزانەکان کاریگەریان هەبوو من سوپاسی هەمویانەکەم لێرەوە کازیان ئەمڕۆ زۆر خۆشحاڵم کە لەگەڵمان بۆ کاتە کە بێمت بەخشی خۆشەویستن کاتی بەرنامەکەم کۆتایی هاتووە لە کۆتایی بەرنامەکە ئەگەر شتێکت ما بێت وڵا من دووبارە سوپاسانەکەم و هیوای سەرکەوتنتان بۆ خوازم کەسێکیت کە وەرزشکاران کووەکەیتەوە لەم بەرنمەیە نمونە زۆر بێ ئینشەڵا بەرنمەکان زیاتر کراوە بێت ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هەموو وەرزشوانانی کوردستان و هیوادارم لێرەوە کۆتاپەیام ئەوەیە کە یەکێک تۆپی کورسان تا زووە بڕیارێک بات لەسەر خولەکانی کوردستان بەڕاستی یاریزانان دەستە و دامان دانیشتون ئیدارەی یانەکان ڕاهێنەران هەمووی لە چاوەڕوانیە ماوەتەوە ئاەکەی یەکی تۆپی کورسان بڕیارەیان کاتێک بڕیار بات کە یانەکان بتوانن فترەیەکی عدادی باش ئامادەکاریکی باش بکەن نەک تۆ 15 ڕۆژی بمێنێت بۆ خولەکە بڕیار لەسەر خولەکان بی بەڕاستی یانە کۆ بێتەوە نە یاریزان کۆ بێتەوە ئێستا من بۆ خودی خۆم وەکو ڕاهێنەر یانی چەمچەماڵ ناتوانم گرێبەست لەگەڵ کۆمەڵی یاریزانە بکەم کە گرێبەستم لەگەڵ ئاکرا بێت لە ئێستەوە من موچەی بۆ دابینکەم بەڵام ئەگە بەر چاوڕوونیەکم باتە کەی دەوری پلەیەکی کورسان دەست پێکە ئەو کاتە بۆ من باشترە و ئەتوانم ئامادەکاری لە کاتی خۆیان بکەم دووبارە زۆر سوپاس بینەرانی عەزیز بەم شێوە گەیشتمە کۆتایی ئەڵقەیەم هەفتەی بەرنامەی هەفتانی وەرزشیش لە کۆتایی بەرنامەکەی سوپاسی ئامادەبوونی
هەریان بورهان ناسرا بارەم کەلاری یاریزانی پێشوی تۆ پێ و ڕایەنەری ئێستا یانی وەرسی چەمچەماڵ کامڕۆ لەگەڵمان بوو سپاس بۆ ئێوەش کە تام کات و ساتە بینەر و بیسەری ئێمە بوون سپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە تاڵقەیەکی دیکە بەرنامەیەکی دیکە هەفتانەی وەرزش ڕێزی سیداد بابانی قوبڵ فەرمونون بەخوای گەورەتان دەسپێرم شاد و کامەران بن